بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوتان لێ بێوم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین کامڕۆژ بە یارمەتی هاوکارانم چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردن وەک هەمیشە لەگەڵ ئەوەشدا تەوەرێکی سەرەکیمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و ڕاستەوخۆ دەسەکەین با گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان و میوانەکەمان ئامادەیە ئەویش باز لە ناوچەی شوێنەواری و کەلەپور دەکەین لە کوردستاندا. بێگومان کاتێکە گەشتیارێک ڕوو دەکاتە شوێنێک یەکێک لەو شوێنانی کە پێی خۆشەیان بەلایەوە گرنگە کە سەردانی بکات و بچێت بیبینێت لە نزیکەوە مۆزەخانە و ناوچە شوێنەوارەکانی ئەو شوێنەیە کە هەڵبەتە ئەمە ناسنامە یاخود گرنگی ئەو نەتەوەیە دەردەخات و باس لەوە دەکات کە ڕابردووی ئەو نەتەوەی لە ڕێگەی ئەم شوێنەواریانە و لە ڕێگەی کەلوپەلە شوێنەواری و کەلوپەلە کەلەپوریەکانەوە دەردەکەوێت. ئەمڕۆ کاتژمێردا کۆنفرانسێک لە ژێر ناونیشانی پاراستن و پەرەپێدانی شوێنەوار و کەلەپور بەڕێوە دەچێت لە شاری هەولێر بە سەرپەرشتی وەزیری شارەوانی و گەشت و گوزار و بەڕێوەبەری گشتی شوێنەوار کە تیایدا چەند خاڵێکی گرنگ لە چوارچەوەی بابەتی شوێنەواردا باس دەکرێت و گرنگی پێدەدرێت و لە هەمان کاتدا ئێمە ئەمانوێت لەگەڵ تەوەرەکە و لەگەڵ بابەتەکە و چوارچەوەی بابەتەکە باس دەکەین کە ئایا لە هەرێمی کوردستاندا هاوڵاتیان تا چەند هۆشیاریان هەیە لە بەرامبەر پاراستنی کەلەپور لە بەرامبەر پاراستنی شوێنەوار و ناوچە شوێنەواریەکان. ئایا هاوڵاتیان گرنگی پێدەدەن ئایا بەهای شوێنەوار و ناوچە شوێنەواریەکان و کەلەپور دەزانن لە هەرێمی کوردستاندا یاخود ناوە چی بکرێت لایەنی پەیوەندیدار هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی چی بکەن بۆ ئەوەی کە ناوچە شوێنەواریەکان و کەلەپور و شوێنەوار بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستاندا بپارێزرێت. گرنگی ئەم بابەتە ئێمە گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ میوانەکەماندا کە بەڕێزیان کەیفی مستەفان بەڕێوەبەری گشتی شوێنەوار و کەلەپور کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لە هۆڵی کۆنفرانسەکە لەگەڵ ئێمەدا ئامادەیە و گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین کە کەیفی سڵاوت دەبێت بەیانیت باش پێمان خۆشە سەرەتا هەر بە باسێکی کۆنفرانسەکە دەست پێ بکەین بزانین ئامانج لە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە چییە وەک گرنگترین ئەو خاڵانەی کە لە کۆنفرانسەکەدا باسی لێوە دەکرێت و گفتوگۆی لەسەر دەکرێت خۆی لە چیدا دەبینێتەوە. بەیانتان باش دیارە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە لە ژێر ڕۆژنایی یاسای شوێنەوار و کەلەپوری هەرێم کە لەو دوایە لە مانجی ئابدا لە پەرلەمانی کوردستان دەرچوو ئەمەش لەبەر پێویستی زەرورەتی ڕێخستنەوەی جارێشکەی شوێنەوارەکانی هەرێمی کوردستان چونکە پێشتر ئێمە لە هەرێمی کوردستان بە یاسایەکی کۆنی عراقی کە لە ساڵی 1936 بە ژمارە 59 وە چەند هەموارکردنیش پێوە کرابووە بەڵام بەهۆی ئەوەی کە بابەتی شوێنەوار و کەلەپور بابەتێکی گرنگە چی لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەروەها لە ئاساس ناوچەکەەوە بۆ هەموو گەلو نەتەوەیەکیش بریتە لە پێناس و شووناسی ئەو نەتەوەیە. لە ڕوانگەی ئەوەوە ئێمە با پێویستمان زانی بۆ ئەوەی جارێشتر بە شێوەیەک بتوانین دامەزراوەکانی شوێنەوار لە هەرێمی کوردستان ڕێک بخەینەوە و لە چوارچێوەی یاسا و ڕێنمایی تایبەت کە بێگومان پێویستی بەوە هەیە ئەمە وەکو ئەوەی کە لە پێشەچەکەی قسەکان باست کرد دەربارەی مۆزەخانەکان هەروەها دەربارەی شوێنە کەلەپوریەکان و شوێنەواریەکان چۆن بەڕێوە بردرێن و چۆن مۆزەخانەکان فراوان بکرێن مۆزەخانەی نیشتیمانی ئامادە بکرێن و ئەو پارچە شوێنەواریانە کە دەربڕی سەردەمێکی دێرینی مێژووی و شارستانیەتی تایبەتن بتوانین هەموو ئەوانە جارێشکە بینەوە مەیدانی نمایشکردن و لەوێەوە باسی چیرۆکی خۆیان بکەن. بەڵێ باشە هەروەها لایشکە بڵێ هەر لە بابەتەکانی کۆنفرانسەکە بریتە لە ئەو پلانەی کە ئێمە دامان ناوە و پلانی پێشخستنی شوێنەوار پلانی پێشخستن و بەڕێوەبردننی شوێنەوار و بابەتێشکە پەیوەندی نێوان گەشت و گوزار و شوێنەوار هەروەها شوێنەوار و کەلەپور وەکو سەرچاوێکی داهات. ئێمە لە چوارچێوەی ئەم ئامانجانە و ئەو بابەتانە کۆنفرانسەکە بەڕێوە دەبین. بەڵێ باشە کاکەیفی هەتا ئێستا دۆخی شوێنەوار و ناوچە شوێنەوارەکان لە هەرێمی کوردستاندا چۆنە ئایا هیچ داتایەکتان لەبەردەستایە کە هەتا ئێستا چەند تیمی بیانی هاتوونە هەرێمی کوردستان و کنە و پشکنینیان کردووە؟ بەڵێ بێگومان ئێمە لە هەرێمی کوردستان وەکو هەمومان دەزانین ناوچەی کوردستان ناوچەی دۆڵی نێوان و ڕووبار میزۆپۆتامیا و هەروەها زنجیرە چیاکانی زاگرۆس مێژوو ڕابردوو ئەوەمان پێ دەڵێ کە سەرەتای ژیان لەم ناوچەیە دەستی پێ کردووە و هەروەها نووسین و گوند و شار ئینجا ئیمپراتۆریەتەکان
ئێرە ژمارەیەکی ئێجگار زۆر ناوچەی شوێنەواری لەیە دوو زۆر ڕووپێوی شوێنەواری کراوەی چێکیان لە ڕابردوو کە لە ساڵانی 50 تا هەفتاکان و لە دوای ئەوە کە نزیکەی 2800 ناوچەی شوێنەواری لە هەرێمی کوردستان ئەو سنوورەیەکی ئێستا هەرێمی کوردستانە تۆمار کرابوو. بەڵام ئێمە لە دوای ساڵی 2010ەوە بە هاوبەشی و هاوکاری زانکۆ و پەیمانگا پسپۆریەکانی بواری شوێنی بیانی دەستمان بەکاری هەڵکۆڵینی شوێنەواری کرد بە بێگومان خۆتان دەزانن لەو سەردەمەدا ئەگەر بێ بەراوردی تەکنۆلۆژیا بکەین لە ناوەڕاستی سەدەی ڕابردوو لەگەڵ ئێستا زۆر پێشکەوتووە. لەو ئەنجامی ئەو کنەوە پشکنیانە زیاتر لە 3000 ناوچەی تری شوێنەواری ئێمە تۆمارمان کردووە و نزیکەی سەداچلی هەرێمی کوردستان ڕووپێوی کراوە، بەڵام بەشێکی زۆری سەدا 60 ماوە کە ئێمە ڕووپێوی بکەین. دڵنیام لەوەی کە ئێمە ئەگەر ئەوە بکەین دەتوانێت لەوانەیە ژمارەی ناوچە شوێنەواریەکان بگاتە نزیکەی 10,000 ناوچەی شوێنەواری. سەبارەت بە تیمە بیانیەکان ئەم ساڵی ڕابردوو بەهۆی دۆخی کڕۆنەوە ئەو تیمانەی کە لە هەرێمی کوردستان بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانی ئێمە و لەگەڵ شوێنەوارناس و فەرمانبەرانی ئێمە لە سەرتاسەری هەرێمی کوردستان نیشان دەکەن نەیانتوانی بگەڕێنەوە، بەڵام ئەم ساڵ نزیکەی 17 تیم گەڕانەوە و کاری کنەوە پشکنینیان ئەنجامدا لە هەرسێ لە هەموو ناوچەکانی کوردستان. ئێمە بەردەوامین چەندین داواکاری کەشەیە کە مۆڵەتیان پێدەن بە شێوەیەکی یاسایی و بەپێی ئەو یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێ دەکرێت. بەڵێ کاکەفی تۆ باست لە سەردەمی پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین کرد. لە سەردەمی پێش ڕاپەڕیندا بەشێکیان دەتوانین هەندێک لە کەلوپەلە شوێنەواریەکان دزرابوون، بەڵام ئایا تا ئێستا ئێوە هیچ هەوڵێکتان داوە بتوانن ئەو کەلوپەلە شوێنەواریانە بهێننەوە بۆ هەرێمی کوردستان و ئەگەر هەوڵتان داوە هەوڵەکانتان بەکوێ گەیشتووە؟ ئەگەر ئێمە پێشی تەماشای پێش ڕاپەڕی بکەین بەڕاستی ئیداری شوێنەوە لە هەرێمی کوردستان ئەگە بڵێن نەبووە لەوانەیە ینی زیادەڕۆیی نەکەین، تەنها لە هەر سێ پارێزگای سلەیمانی و هەولێر و دهۆک ینی مفەتیشەی بەسیت هەبوو، ئەم مۆزەخانەی زۆر سادە و ساکار، یعنی تەنها واو پارچە شوێنەواریانەیە لە ئەنجامی کنەوە پشکنین دەست دەکەوتێن کە لە بەغداوە بڕیار دەرچوو کە تیمێکی پشکنین پێک هاتبە پارچەکان دەگەڕانەوەوێ، یعنی لەبەر ئەوە ئەگەر هەندێک پارچەی سادە و ئاسایی لە مۆزەخانەکان ئەوش مۆزەخانەکان وەکو باسم کرد مۆزەخانەی ئاسایی بوون، ئەوە نەبووە بڵێن ینی پارچە دزرابێت لە مۆزەخانەکانی هەرێمی کوردستان، بەڵام زۆر جار بەڕێکەوت لە ئەنجامی کاری پرۆژەیەک یان جوتیارێک یان لە شوێنێک پارچێکی دەستکەوت بە ئەوە لای خەڵک بووە، بەشێک لە خەڵک ئەو پارچانە هێنایەوە بە سوپاسەوە بە تایبەتی ئەو کەسانێک کە ئاستی وشیاریان و تێگەیشتیان لە بواری شوێنەوار و شارستانێتی ڕابردوو دەزانن ینی ئەوانە ئەهمیەتیان چەندە بۆ مۆزەخانەکانیان گەڕاندوتەوە. ئەوە ئێستاش ئێمە هەموو ئەو پارچانێکە دەستمان دەکەوێت بە هەر شێوێک بێ دەگەڕێنەوە و لەو دوایانە لەگەڵ لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە هەستمان بە کلێنێک کرد کە بتوانین چارەسەری ئەو کێشەیە بکەین کاتێک کە هاوڵاتیەک پارچەی شوێنەواری لایە بودجەیەک تەرخان کرا بۆ ئەم بەستەکە ئێمە بتوانین پاداشتی ئەو کەسانە بدەین کە پارچەی شوێنەواری لە ئەنجامی کار یان لە بە هەر هۆکارێک ینی لایەنە یان دەستیانەکەوێت بگەڕێنەوە بۆ مۆزەخانەکان. بەڵێ کاکەیفی ئەو تیمە بیانیانی کە باست کەوت ژمارەی زۆر لە تیمە بیانیەکانێنە هەرێمی کوردستانەوە کە کن و پشکنی نەکەن، پێم خۆشە لە زاری بەڕێستەوانێ باسێک لەوە بکەیت کە ئاتێڕوانینی ئەو تیمە بیانیانە بۆ شوێنەوار و ناوچە شوێنەوارەکانی هەرێمی کوردستان چۆنەوە؟ ئایا هەرێمی کوردستان تا چەند توانیوێتی سەرکەوتوو بێ لە پاراستنی شوێنەوار و ناوچە شوێنەوارەکاندا؟ سەبارەت بە بڕگەی یەکەمی پرسیارەکەت دیارە مەسەن لە ئەنجامی ئەو کۆنفرانسانێکە ئێمە و هەروەها نوێنەرەکانمان لە ئاستی نێودەوڵەتی بەشداریان کرد لە کۆنفرانسەکان تیمە شوێنەوارناسە بیانیەکان یان نێردە شوێنەوارناسیەکان خۆیان باسی ئەویان کردو گوتویانە ئێستا هەرێمی کوردستان بە بەهەشتی شوێنەوارناسان ناوزەت دەکرێت و ناسراوە. لەبەر ئەوە لە هەرێمی کوردستان هەم ڕێکارەکانی پێدانی مۆڵەت بە شێوەیەکی ئاسان و کەمتر ینی ڕۆتین و ئەوە دومیان ناوچەکە لە ڕووی ئاسایش و ئەوانە هێمن بە بۆیان هەموو ئەوانە هۆکار بوونە و هەروەها ئەو ناوچەیەکی فرێش ینی کەمتر کاری کنە و پشکنین و هەروەها دیراساتی شوێنەواری تێدا ئەنجام درراوە. لەبەر ئەوە
کاتێک ئەو تیمانە دێن لێرە کار دەکەن وەروەها تەکنۆلۆژیای پێشکەوتوش ڕۆڵی هەبووە لە بەدەستهاتن و بەدەستکەوتنی ئەنجامی زۆر باش و بەڵگەی نوێ لە بواری شوێنەوار و کنە و پشکنین کە ئەمە بەڕاستی لەسەر ئاستی نێودەوڵەتی لە ناوەندەکانی شوێنەوارناسی ڕاو سەرنجی شوێنەوارناسان سەبارەت بە ئەو نووسینەوەی مێژووی ڕابردوو و بوونی لەکوێوە شارستانیت دەستی پێکردەوە کوێ بە ئەو شوێنە دانرێت کە شارستانیەت و هەروەها سەرەتایی ژیانی مرۆڤایەتی ئەوانەی دەست لێ بووە و دیارە بەپێ ئەو بەڵگانەی کە لە ئەنجامی کنە و پشکنێنەکان بەدەست کەوتون هەرێمی کوردستان و ئەو ناوچەی کە ئێمە تێیدا دەژین ئەوە بە یەکەمین پێگەی شارستانیەت و دەستپێکردنی شارستانیەت و یەکەمین گوند و هەروەها نووسین و ماڵیکردنی گیانلەبەر و هەروەها کشت و کاڵ و ژیانی پێکەوەی و دوای دروستکردنی شار هەموو ئەوانە ئەو بەڵگە شوێنەواریانە ئەومان پێ دەڵێن کە ئێرە ناوچەیەکی گرنگی شوێنەواریە وهروها لە ڕابردوشدا بەردەوام دەبین لەم کار. کاکەیفی ئەو تیمە بیانیانە کە یەنە هەرێمی کوردستان و ئەو کنە و پشکنینەکان گووا دەگەڕێن ئایا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ پشگیریەکی مادیان بۆ دەکرێت یاخودەوە تا بێ بەرامبەرم کارە دەکەن ئەگەر بێ بەرامبەرە ئایا چه سوودێکی هەیە بۆ ئەوان کە یەنە هەرێمی کوردستان و ئەم کنە و پشکنینانە دەکەن؟ لە ڕووی ئەو هەر لە دێرینەوە بەپێی ئەو یاسایی کە لە عێراق بووە وەروە و یاسایکە ئێستا لە هەرێمی کوردستان دەرچووە ئێمە کار بە یاسا دەکەین هەر تیمێکی بیانی کاتێک کە دێت لە هەرێمی کوردستان ئیش بکە هەتا تیمەکە ئەگەر شوێنەوارناسی ناوخۆیش بێ دەبێت بودجێک بۆ خۆی پەیدا بکە حکوومەت بڵین حکوومەت وەکو حکوومەت بێزگەلەوەی کە ئیدارە شوێنەواری زۆر جار داوای بودجێش تایبەت دەکا گوژمە پارەیەک دەکا بۆ هەڵکۆڵینێکی بەپەلا کاتێک لە پرۆژەیەکە هەتا پرۆژەکەش بێ یعنی ئەم پرۆژەیە دەبێت لەسەر ساحبی پرۆژەکە خاوەنی پرۆژەکە پارەکە دابیمکە بۆ ئیداری شوێنەوار وە تیمە بیانیەکان لای خۆیان یەکێک لە مەرجەکانی ئێمە کاتێک کە مۆڵەتی شوێنەواریان پێدەین دەبێت لە ڕووی توانای مالیەوە داراییەوە بتوانن ئەو ماوەی کە 5 ساڵ بێ یا 3 ساڵ بێ کاتێ مۆڵەتیان پێدەدەین بتوانن دابینی ئەو پێداویستێ بکەن لایەنە داراییەکان زامن بکەن و حکوومەت و ئێمە لە شوێنەوار هیچ بڕەپارەیەک نادەین سەبارەت بەوەی کاوانوا پێم خۆشە بزانانی ینی ئەم ساڵ 17 تیم ئیش کردووە نزیکەی 850 هەلی کار بۆ ماوەی 2 مانگ بە تێکڕا بۆ هەموو بۆ کرێکاران و ئەوانەی کە لە بواری شوێنەوار کار دەکەن زابن کراوە و هەموو لەسەر بودجەی تیمەکان بووە ئەوان ئەو پارەیە پەیدا دەکەن دێن لێرە کاتێک کە کاری کنە و پشکنین دەکەن لە ڕووی زانستیەوە لێکۆڵینەوە بحوسات یعنی ئەلەو ڕۆوە سوود وەردەگرێن و ئەمە لە کاتی بڵاوکردنەوەی بە ئاگاداری ئێمە لە ئەوروپا و دنیا چونە ناو خوێندنەوەی راپۆرتەکان بە پارە دەبێت ئەوانش لەو ڕۆوە سوود وەردەگرن هەم لەو ڕوە سوود پارە وەردەگرن و هەمیش لەوەی کە بحوسات و شتیان دەست دەکەوێت وە بەشێک لەو خوێنکارانەی کە لە بواری دکتۆرا دەخوێنن دیسان سوود وەردەگرنەوە خۆشیان پرۆفیسۆرەکان کاتێک کە لێکۆڵینەوە و توێژینەوە دەکەن ینی پلەکانی پلەی زانستیان بەرزتر دەبێت. بەڵێ کاکەیفی ویستم پرسیاری ئەوە کەم هە لە سەقسەکانی بەڕێزت بۆچی پشت بە تیمە کوردیەکان یاخود پشت بە شارەزایانی شوێنەوار لە هەرێمی کوردستاندا نابەسن کە پسپۆڕی چەند باش یاخۆ پسپۆڕ و شارەزای زۆر باشمان هەیە کەسان لە بواری جیۆلۆجیا بۆ پشت بەوان نابەسن ئایا توانای شارەزایانی شوێنەوار لە هەرێمی کوردستانە لە ئاسک تیمە بیانەکان دانیەوە زیاتر پشت بە تیمە بیانەکان دەبەستن؟ بەومانای نییە ئێمە پشت بە تیمەکانی خۆمان نابەستین بەڵام بێگومان ئەگەر لە ڕووی ئاستی زانستیەوە بەراورد بکەین تیمە بیانیەکان لە ئێمە تا ئێستا ینی هەمانە ینی نمونەمان هەیە مەسەن چەند خەڵکێکمان هەن ئەگەر باشتر نەبن لەوان خراپتر نین بەڵام بەپێی یاسای شوێنەوار هەر کاتێک هەر تیمێک ئەگە خۆماڵی بێ یان دەرەچی بێت دەبێ لە ڕێی بەرنمەیەک پێشکەش بە ئیداری شوێنەواری بکات کە دەیەوێ لە شوێنێک کاری کنە و پشکنین یان نۆژەنکردنەوەی شوێنێکی کەلەپوری بکات و ئێمە ئەو دەست پێشخەریەمان لە تیمەکانی خۆمان نەبینیوە لە هەرێمی کوردستان ئەگەنا ئێمە دوو بەشی شوێنەوارمان هەیە مامۆستا و
دکتۆری زۆر باشی تێدا وەروە بخۆشمان لە بەڕێوەبەرایەتیەکان ئێمە چەندین کاری کنە و پشکنین لە سلەیمانی لە دهۆک لە هەولێر بە تایبەتی ئەو کارانەی کە پێویستن بە زووترین کات ڕێکاری تایبەت بۆ ڕزگارکردنی ئەو ناوچە شوێنەواریان بگیرێتە بەر کردومانە و زۆر سەرکەوتوانەش بووە و بەراوردیشمان کردووە و پرسیشمان بە پرۆفیسۆرە بیانیەکان کردو بۆ هەڵسەنگاندنی کارەکانمان هیچ سەرنج و تێبینیەکیان نەبووە لەسەر کارەکان بەپێی ئەو میتۆدانەی کە باون لە بواری هەڵکۆڵینی شوێنەوار و هەروەها کاری شوێنەواری و چاکردنەوەی پاسەکان. یەکێکتر لەو خاڵانە کاکەیفی هەڵبەتە بەڕێبەرایەتی شوێنەوار ڕاستەوخۆ پەیوەندی بە بەشێک لە سێکتەرەکانی ترەوە هەیە بۆ وەزارەتی داراییان گەشت و گوزارە شارەوانی هەماهەنگی ئێوە چۆنە لەگەڵ ئەواندا لە کارەکاندا لە بەڕێوەبردننی کارەکاندا؟ ئێمە یەکێک لە ئامانجەکانی کۆنفرانسی ئەو ڕۆمان چۆن بتوانین لە ڕێی یاسا و ڕێنمایی بە تایبەتی لە دەرکردنی ڕێنمایی جارشکە پێداچوونەوە بەو زۆری پەیوەندیە وەروها بەو زۆری هاوەهەنگیەوە بەو زۆری پێکەوە کارکردنەوە بەو زۆری پابەندیەی کە دەکەوێتە هەر لایەکمان سەبارەت بە پاراستنی شوێنەوار و کەلەپور و بەڕێوەبردننی و کار ئاسانی لۆکردنی. یەکێک لە کێشەکان بەڕاستی لە هەرێمی کوردستان وەزارەتی داراییە. وەزارەتی دارایی هەم بە گومرگەکەی هەم بەلایەنە داراییەکەی یعنی بۆ هەموو سێکتەرەکان چ خوێنی باڵا بێت شوێنەوار بێت چ گەشت و گوزار بێت چ شارەوانی بێت چی بابەتێشکە بێ هەمان ڕێنمایی دارایی هەیە. گرفتەکە ئەوەیە بەڕاستی هەر ئیدارەیەک سروشتێش تایبەت خۆی هەیە پێویستە وەزارەتی دارایی بۆ ئەو کارانێکەوان ئەنجامی دەدا ڕێنمایی تایبەتی هەبێت یعنی بێ لەگەڵ ئەو لایەنە بێت ینی هەڵسەنجێنە کارەکانیان چۆنە و خەڵکی پسپۆر لە بواری دارایی بێ ڕێنمایی وا دروستکە کە دابنێن کە بتوانێت کار ئاسانی و نەبێتە ڕێگر. دوای ئەوە ئێمە ئێستا بۆ نمونە هەر ئێستا پرۆفیسۆرێکی ئیتاڵی دەیەوێت لە ناوچە گەرمیان کار بکات تۆتەڵ ستیشن ینی ئامێرێکی زۆر بەسیتە ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە لە ڕێ راپۆرتێکی ئێمە وەزارەتی شارەوانیەوە کاتێککە هەر شتێک دێتە ئەوانەی کە تیمە بیانیەکان دێن و لەلایەن شوێنەوار و وەزارەتی شارەوانی و پشتگیری دەکرێت نەکار ئەوە ینی مەسەڵەن بڕیاری داوە کاری پێویست ئەنجام بدەن. ئێستا ینی ئەو ئامێرە بەسیتەیان گەڕاندوێتەوە لە دوێنێەوە ئێمە خەریکین ینی ئەو هەموو نووسراوە نازان ئەوانە بە قسەی چێ دەکەن ینی بڕیاری ئەنجومەنی وەزیران و دیوانی ئەنجومەنی وەزیران کاتە دەڵێ کاری پێویست چیان لەوێ پێوەربگرن کاتێککە لایەن شوێنەوارە و پشتگیری دەکرێن ینی ئەمانە هەموو ئاستەنجی ینی زۆر نازانم ینی چۆن وەسفیان بکەی و تعریفیان بکەیت. دووەم ئێمە لەگەڵ گەشت و گوزار و شارەوانی پێشتر بەڕاستی ئێمە لەگەڵ گەشت و گوزار بووین بەڵام ئێستا ڕاستەوخۆ سەر بۆ وەزارەتی شارەوانین لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان لە سەرەتا لە ساڵانی ڕابردوو چەند ساڵێک لەمەوە پێش لەبەر کەمتر ینی شوێنەوار بڵێن ینی کەمتر شوێنەوار ئاشنا بوو بە شارەوانی بەڕاستی ینی زۆر ینی کێشە گرت بەڵام لە ئەمجارەیان بەڕاستی بە تایبەتی لەو کابینێ و وەزیری نوێ ئێمە پشتگیری تەواو دەکرێن و حەز دەکەین و بەرەوەوە دەچێن کە ئێمە بەڕاست شوێنەوارەکانی هەرێمی کوردستان بێخینەوە سەر شاڕێی دروستی بەڕێوەبردن و چاکردنی کارەکان. یەکێک لەو خاڵانەی کە بەڕێستان لە سەرەتادا ئاماژەتان پێ کرد کە لە کۆنفرانسەکەتدا جەختی بەسەرەکە لەوانەیە گرنگی پێدەتەن بە گەشتیاریکردنی ناوچە شوێنەواریەکانە لە هەرێمی کوردستاندا. بەڵام ئەمە وەکو پلانێکە بۆ داهاتوو ئەی لە ڕابردوودا چی کرابوو لەو بارەوە ئایا هیچ ناوچەیەکی شوێنەواری هەیە بە گەشتیاری کرابوو بێت و وای کردوێت کە گەشتیار لە دەروی هەرێمی کوردستان ڕابکێشێت وەکو سەرچاوەیەکی داهاتیش بێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان؟ ئێمە لە ڕابردوو لە ئەنجامی ئەو کنەوە پشکنینە شوێنەواری و هەروها ڕوپێوە شوێنەواریان کردمان هەموو ئەو ناوچە شوێنەواریانەی کەشیاون و دەشێن بکرێن بە ناوچەی گەشتیاری بە هاوبەشی لەگەڵ دەستەی گەشت و گوزار تۆمارمان کردوون و بخۆشت دەزانی ینی ئەگەر شوێنێکی شوێنەواری بێت دەبێت کۆمەڵێک بابەتی ڕێگاوبان و هەروە خزمەت گوزاری و شێوەی ڕێخستنی ناوچەکە و هەروەها کەسێک لەوێ بێ کە باسی ناوچە شوێنەواریەکە بکات و بۆ خەڵک ئەوەی بکات شی بکاتەوە کاتێک کە سەردانی دەکەن. ئێمە کۆمەڵێک شوێنی ئاوامان هەن لە هەرێمی کوردستان و کاریان لەسەر دەکرێت و لە ڕابردوو بەو شێوەیە نەبووە کە
بەڕاستی ینی ئێمە توانی بێتمان نەمان توانی بێتمان یان بواری ئەوە نەبووە لە ڕابردوو نازانم هۆکارەکان چی بووە کە ئەو ناوچە شوێنەواریانە بە شێوەیەک لێ بکرێن کە بە تەواوی ببن ناوچە گەشتیاری و کۆنفرانسە ئێمە ئەوڕۆ دەیکەین ئەوەیە کە ئێمە لەگەڵ دەستەی گەشت و گوزار بە تەواوی لە ئایحەیەکدا بنێن کە بتوانین ئەو ناوچە شوێنەواریانەی کە دیاری کراون بۆ گەشتیاری دەشێن کاریان لەسەر بکەین و ئێستا ئێمە چەندین دیزاین بۆ ئەو ناوچانە ئامادەکراون و کاریان لەسەر دەکەین و پێویستیان بە بجێی تایبەت هەیە دەبێ حکوومەت ینی لەو بارەیەوە یاخود من باسی ئەوم کرد لە سەرەتا چۆن بتوانین ئێمە کەرتی تایبەت بێنێ نا ئەو بابەتە چونکە شوێنەوە هەندێک مرکزیەت و هەروە هەندێک پەیوەندی بە ئەمنی قەومیەوە هەیە ئاسایشی نێتەوەی هەر میلەتێکەوە هەیە دەبێت ئێمە ئەوانە لەبەر چاو بگرین و بتوانین کەرتی تایبەت لەو بوارە بێنێ ناو بابەتەکان چونکە هەموو شتێک بەتەنیا بە حکومەت ناکرێ و بتوانین ئەو ناوچە شوێنەواریانەی کە شیاون سەرنجی کەرتی تایبەت ڕابکێشین چ لە ناوخۆ چ لە دەرەوە و ئێمە چەند دیزاینێکمان بۆ ئارکیۆلۆژیکەل پارک یعنی مەسەڵەن پارکی شوێنەواری کلتوری ئامادە کردووە و ئەوانە دەکرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی کۆمپانیای گەورە بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیەکان نەوخۆمان یان مەسەن کەسانی سەرمایه‌دار بێن ئەو بەپێی ئەو دیزاینانەی کە ئامادەکراون کاری لەسەر بکەن بۆ بناوچی شوێنەواری زۆر گرنگ ئەمە دەبێتە هۆی ڕاکێشانی سەرمایەکی زۆر گەورە و هەروە ناساندنی شوێنەوار و کەلەپوری هەرێمی کوردستان و تێکەڵبوونی کللتورەکان و یەکتر ناسینی ئەوە پاڵپشتێکی پێم وایە ینی مەسەن ئەوە لە کۆتاییدا لە پاڵپشتێکی گەورەی ئیداری سیاسیش هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ ئیداری شوێنەوارش پەیدا دەکات. کاکەیفیت چەند نەزانین کە بەڕێستان پەلەتانەوەتانە بچنە کۆنفرانسەکە بەڵام چەند پرسیارێکی گرنگ ماوە پێمان خۆشە ئەگەر بە کورتیش بێت ئاماژەیەکی پێ بدەین. یەکێک لە گرنگترین یاخود دیارترین ئەو گرفتانەی کە ڕۆبەڕووی ناوچە شوێنەوارەکانە بێتوانێت ئەوەیە کە لەلایەن هاوڵاتیانەوە یاخود لەلایەن سەرمایه‌دارانەوە دەکرا بە باخ یاخودەوە تا باکرا بە شوێنی نیشتەجێبوون و پرۆژەی نیشتەجێبوون. ئایا ئەم حاڵەتان یاخود ئەم گرفتانە ماوە هەتا ئێستش کە ڕۆبەڕووی ناوچە شوێنەوارەکان دەبێتەوە و ئەگەر ڕوبەڕوویان دەبێتوانێت ئیجراعاتەکان سزاکان بۆ کەسانە چی دەبێت؟ دەربارەی ئیجراعاتەکان و سزاکان هەر کەسێک بەبێ ئاگاداری ئیدارەی شوێنەوار و بەڕێوەبەراتی شوێنەواری سنوورەکەی خۆی دەست درێژی بکاتە سەر ناوچەیەکی شوێنەواری ئەوە بەڕاستی بەپێی یاسای شوێنەوار و سزاکان لە غەڕامەی تێدا هەتا دەگاتە سزنی ئەبەدی. دومیان ئێمە لەگەڵ ئەنجومەنی وەزیران و هەروەها وەزارەتی شارەوانی نووسراومان کردووە کاتی خۆی ئێستا ئەمە کاری پێ دەکرێت لە ماوەی ساڵانی ڕابردووش هەتا ئێستا هەر کەسێک هەر لایەنێک بیاوێ مۆڵەت وەربگرێ یان پرۆژەیەک ئەنجام بدا مۆڵەت وەربگرێت دەبێت سەردانی ناوچە سەردانی بەڕێوەبەراتی شوێنەواری شارەکە بکات سەردانی شوێنەواری شوێنە بکات و ئێمە هەموو ئەو ناوچە شوێنەواریانە لامان تۆمارە ئەگەر ناوچە شوێنەواری لێبێت ئەوە ئاگاداری دەکەینەوە و کاری پێویست ئەنجام دەدەین یاخود یعنی پرۆژەکە لادرێتەوە و ئەم کارە کراوە و ئێستاش هەر ناوچێکی شوێنەواری هەر ناوچێکەگە شوێنەواریشنەوەی پرۆژەیەکی گەورە لە 10 یا 5 بێ ئێمە تیمەکانمان دەچن لەوێ ڕوپێوی شوێنەواری دەکەن و لە کاتی ئەنجامدانی پرۆژەکەش بەردەوام چاودێری دەکەن و هەروەها بەڵێننامە بەو کەسە پڕ دەکەنەوە کە ئەگەر لە ئەنجامی یاسانی کە ئێوە کاری پێ دەکەن یاسای کوردستانین و هەرێمی کوردستانی یاخودەوە تا یاساکان عێراقین و ئێوە زیاتر پشت بە یاسای عێراقیەکان دەبەستن. ئێمە کار لە مانجی هەشتی ئەم ساڵەوە کار بە یاسای ژمارە 5 ساڵی 2021 هەرێمی کوردستان کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە کار بەو یاسایە دەکەین و ئەو یاسایە تا زیاتر ڕنگدانەوەی واقعی بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوارەکانی هەرێمی کوردستان دەردەخات. بەڵێ کاکەیفی کۆتا پرسیارم بۆ بەڕێستان ئەمێت تایبەت بە مۆزەخانەکان پرسیارێ بکەم کە ئایا مۆزەخانەکان لە هەر شوێنێک بن کۆمەڵێک پێوەری تایبەتی هەیە چ لە ڕووی کەش و هەوا پلەی گەرمی لە ڕووی ڕادەی شێ تەنانەت ئاستی ڕووناکی کە بۆ مۆزەخانەکان پێویستە بۆی دابین بکرێت ئایا مۆزەخانەکانی هەرێمی کوردستان لە ڕووی کوالەتیەوە گونجاون بۆەوەی کە ئەو کەلوپە لە شوێنەواریانی تیادا نمایش بکرێت؟ بەڵێ ئێمە بە تەماشای مۆزەخانەکانی خۆمان بکەن بە تاکید ئێمە کەش و هەوای ناو مۆزەخانەکان چونکە ئەمە کار لەسەر پارچە شوێنەوارەکان دەکات و ئێمە پابندین و بەرپرسین لەوەی کە بتوانین پارچە شوێنەوارەکان بپارێزین و ئەرکمانە لەبەر ئەوە کەش و هەوای ناو مۆزەخانەکان هەم لە ڕووی ڕووناچی هەم لە ڕووی کەش و هەوا و پلەی گەرمی بە هەموو شێوەکانی شێ ئەمانە پارێزراوە چونکە دەبێت ئەم پارچانە پارێزراو بن بەڵام ئەگەر تەماشای گەورەی و
بڵین ینی ئەو مۆزەخان لە ئاستی خواستی ئێمە بێ بەڕاستی ئەوە نین ینی ئێمە پێشمان بە مۆزەخانە زۆر گەورە هەیەەوە بە تایبەتی چەندین دەبواە ئێمە چەندین مۆزەخانە لە بوارە زیادیەکان هەمان بواە ولانی کەم ئێستا مۆزەخانەیەکی نیشتیمانیمان هەبواە کە هەموو لایەنەکانی شارستانیەتی ئەو ناوچەیە لە پێش مێژوو هەتا دەگاتە ئێستا هەموو ڕووداوەکان و گۆڕانکاریەکان و پێشکەوتنی شارستانیت و دروستبوونی شارستانیت لە خۆی گربای کاتێک کە وەفدێکی بیانی یان گەشتیارێکدا تا هەرێمی کوردستان پێویست بۆ نەبوو کەسێک باسی مێژوو ڕابردووی ئەو ناوچەی بۆ بکە بەڵکو مۆزەخانەکە خۆی شەرحی حاڵی ئەو حاڵی واقعی و ئێستا و ڕابردووی ئەو گەلوونەتەوەی کردمان. کەیفی مستەفا بەڕێوەبەری گشتی شوێنەوار و کەلەپور سپاس بۆی کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادەبووی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. بەڵێ عزیزان ئەچینە لای یەکێک لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە ئەویش بڕگەی گوڵی ئازەرە کە بێگومان لە بڕگەکانی ترا هەر جارە باسمان لە جۆرێک لە گوڵەکان و شێوازی پەروەردەکردنی کردووە لە ڕووی ئەوەی کە ئایا ئەو گوڵە چه ژینگەیەکی پێویستە هەندێک لە گوڵەکان لە ژینگەی دەرەوە توانای پلەی گەرمی بەرز و نزمیان هەیە و هەندێک لە گوڵەکانیش لە ژینگەی ژوورەوە واتە پلەی گەرمەیەکی گونجاوی پێویستە بەڵام ئەم جارە باز لە بڕگەی گوڵی ئازەر دەکەین با بزانین ئەم جۆرە گوڵە شێوازی پەروەردەکردنی چۆنە بابێ کۆپینەری بین. باهینتان باش لە بڕگەم جارەمانە باسی گوڵێکی تایبەت دەکەین کە گوڵێکی زۆر پیرۆزە بە تایبەتی لە دینی مەسیحا ئەویش گوڵی پێژن فلەوەرە. پێژن فلەوە بە زمانی کوردی خۆمان پێوترێت گوڵە ئازار. گوڵە ئازار گوڵێکە زۆر گرنگی پێدرێت لە عەرەبیا پێوترەوە دە ساعات چکە و گوڵەیەک گرێت لەسەر شێوەی سەعاتە هەرچەنەمە جۆرێکێتی ئەو جۆرێکە بەش بەتەکی لە شێوی سەعات دەچێت ئەم جۆرە گوڵیان نیە بەڵام چەند جۆرێکی هەیە ئەمیش هەر گوڵێکە تایپێکە لەو جۆرانە. گوڵی وەردەتە ساعات چەند سیفەتێکی ئەوەی هەیە. ڕەچەڵەکی گوڵەکە ئەمریکای باشوورە لە بەرازیل ئەم گوڵە ڕەچەڵک ڕەسەنەکەیتی بەڵام تایبەتمەندی ئەم گوڵاوەیە گوڵێکی هەڵواسرای بەرسێبەرە ئەتوانێت 3 بۆ 10 متر خۆی هەڵواسێ بە شوێنەکانە. ئەم ئەو گوڵە لای مەسیحەکان زۆر پیرۆزە بۆچوونێکی ئەڵێن کاتی حەزرەتی مەسیح لە خاج دراوە لە خوێنی حەزرەتی مەسیح ئەم گوڵە ڕواوە لەبەر ئەوە لایەن بە گوڵێکی پیرۆز دانرێ. ئەم گوڵە میوەیە کە گرێ شێوەکەی گۆیە یان هێلکەیە میوەکەی نزیکەی 250 تۆیتایە گوڵک میوەیەکی زەردە ئەخورێت ئەخورای ئەو میوەیە کە ئەخورێت بەکارێنندەوەکو شەربەت نزیکەی بۆ کەسانەی کە ئازاری ماسوولکان هەیە بۆ شکانی ئازاری ماسوولکان زۆر سوودی هەیە. تایبەتمەندی ئەم گوڵەت چییە؟ ئەم گوڵە حەزی بە پلەی گەرمای زیاتر 25 لە بەرەوەی لە بەرە ڕەچەڵەکی ڕەسەنەتی ئەم گوڵە بەرازیلە لە ئەمریکای باشوور کەواتە حەزی بە جێوێکی شێداری گەرمە و لە کورسانە ئەم گوڵە زۆر بە باشی گەشەی کردووە تەماشاکەین بووە کە بەڵام کاتێککە وەرزیستان دێت دەسەکا بەچی دەسەکا بە وشک بوون هەرچەنە گوڵەکە چواروەرزیە جاری وهەیە وشەکە چکە لە کورسانە پلەی گەرما جاری وایە دابەزێ بۆ ژێر پلەی گەرمای 10 پلەی سیلیزی لە پلەی گەرمای 10 بەرەوسەر زۆر بە باشی گەشاکە. لە مانگی 12 ئەم گوڵە دەسەکە ئەتوانین دەستکەین بە زۆربوون لێ ئەوش بە وەرگرتنی پارچێک لە قەدی گوڵەکە یان ئەوەی ئەتوانین بە برالە زیادیکەین بە برالە زیادیکەین یان ئەتوانین بە قەدێکی هەڵواسرا و زیادیکەین وان ئەتوانین لە مانگی 2-3 بە تۆ زیادیکەین. یەکێ لە تایبەتمەندیەکانی ئەم گوڵە ئەو لە کوردستانە گرنگێکی تایبەتی پێدراوە یان لە ناو عارەبە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆی ئەم گوڵە ئەگەر تەماشایکەین ئەم گوڵە لە ناوڕاستەوە وەکو گوڵەکانی دیکە 360 پەڕەی بچوک بچوکی هەیە 12 ئەم گوڵان تایبەت وانە 12 پەڕێ هەیەوەکو ساعات لە ناوە 3 دانەی هەیە کۆسپەکەی 3 بەشی هەیە کەوەکو مێی گوڵەکەیە کەوەکو ساعات وایە دەقەژمێر و کاتژمێر و چرکەژمێرەکەی کەواتە بۆیە ناونراوەردەت ساعە بەڵام لە زمانی ئینگلیزیە پێوتێ پێژن فلاوە
واتە گوڵ ئازار لای مەسیحەکان زۆر گرنگی تایبەتی خۆی پێدرێ ئاودانی ئەم گوڵە لەبەرەوەی لە گەورزی گەرما و شێدارە گەشاکە کاتە پێودانی پێویستی بە ئاودانی زۆرە لە هەموو خاکێکا گەشاکە واتە خاکەی باشتر وایە لە زەوی بچێنرێت نەک لە ناو مەرکانەیەەکە چونکە ئەم گوڵە ڕەک بە ڕێژەیەکی زۆر بڵاوکاتەوە بڕگەم جارەمان کۆتایی هات لە باسکردنی گوڵە ئازار تاوەکو بڕگەیەکی داهاتوو هەر شاد بن. ئێستا لە جیهاندا لە هەڵمەتی یان بڵێ 16 ڕۆژی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانێ ئەنجا ئێمە ئەمڕۆ ڕاستەوخۆ چینە لای پەیامنێرمان فەرحان حەمەخان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەوێەوە لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت و میوانیشی دەبێت بەڕێوەبەری گشتی چاودێری و کۆمەڵایەتی هەڵەبجە میوانی دەبێت کە دیارە فەرحان لەم کاتەدا ئامادە نیە. 25 نۆڤەمبەری هەموو ساڵێک دەستنیشان کراوە بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان کە ئەم ڕۆژە لە چیەوە هاتووە؟ هەڵبەتە لە ناوەڕاستی سەدەی بیستەمدا سێ خوشک هەبوون لە وڵاتی دۆمینیکان کە ئەم سێ خوشکە بە خوشکانی میراباڵ ناسرابوون و کە دژایەتی دەسەڵاتی ئەو کاتەی وڵاتی دۆمینیکانیان دەکرد بەڵام حکمڕانی ئەو کاتە و دەسەڵاتی دیکتاتۆری ئەو کاتە لە ساڵی 1960 لە 25 نۆڤەمبەردا ئەم سێ خوشکەی کوشتواتە ئەم سێ خوشکە کوژان. دواتر لە ساڵی 1970 لەلایەن ژنانی ئەمریکاوە کۆبوونەوەیەک ئەنجام درا کە تیایدا بڕیاری ئەوەیاندا کە 25 نۆڤەمبەری هەموو ساڵێک دەستنیشان بکرێت هەم بۆ یادکردنەوەی ئەم سێ خوشکەوە لەلایەکی تری شوانەیە ئەو ڕۆژە دەستنیشان بکرێت بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان. و دواتر لە ساڵی 1999 لەلایەن ڕێکخراوی نەتوێگرتوەکانی ئەمریکاوە بڕیاری ئەوە درا بە ڕسمی ئەم ڕۆژە دەستنیشان بکرێت وەکو ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و کە تەنها خۆی لەو ڕۆژەدا نابینێتەوە بەڵکو 16 ڕۆژە هەڵمەتێکی 16 ڕۆژی و دەستنیشان کراوە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان. وچانێکی کورد وەرەگرین دواترە چینە لای فەرحان و میوانەکەی قسەمان بۆ کات. یارانم سێران بسپاردی ژوێ گۆڵ وەتەنجێلاتە نەبۆ فێرامۆژ وەتەنجێلاتە ئازیز نەبۆ فێرامۆژ وەتەن عزیزە خاکە شیرینە وەتەنی عزیزە خاکە شیرینە شیرین بێ وێنێ تامی هێگوینە شیرین بێ وێنێ تامی هێگوینە وەتەن خاکێکێ کڵۆشێمە وەتەنی خاکێکێ کڵەوشێمە ئەردوور بۆ چێنێ دڵم پڕێزامە ئەردوور بۆ چێنێ ئازیز دڵم پڕێزامە وەتەن خیم لێگەم دین و ئیمانی وەتەن خیم لێگەم دین و ئیمانی
وتنبيناي هردو شيماني وتنبيناي هردو شيماني وشوي سيتون فكر خيالي بيتو بري بەڵێ بەڕێزان هەر تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و 25 نۆڤەمبەر و هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان ئێستا ڕاستەوخۆچین لەلای هاوکارمان فەرحان حەمەخان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵێمەدا ئامادەیە و بەڕێوەبەری گەشتی چاودێری کۆمەڵایەتی هەڵەبجە میوانەتی فەرحان سڵاو لێبێ بەیانیت باش فەرموو مایک لای ئێوەیە. بەڵێ سڵاو لێ و لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە لە چوارچێوەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان لە سنووری پارێزگای هەڵەبجە چالاکیەکان بەردەوام من لە پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ لەژێر ناونیشانی بەشداری سیاسی و مەدەنی ژن وەک ژن لە پێناو ئاشتیدا لە بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە چەند چالاکیەک بەڕێوە دەچن. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئەچمە سالار فەتاح بەڕێوەبەری گشتی چاودێری و چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە. کاک سەلار ئەگەر پێمان بڵێن پێشەوەی بڕۆینە ناو بابەتەکە با بڵێن بە شێوەیەکی گشتی ئەو بەرایەتەکەتانە ئەنجام دەدێت. سپاس بۆ ئەم دیدارە تەبەن بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی ئەمڕۆ چالاکیەکێ چالاکیەکەش نیشاندانی فیلمێکە ئەتوانین بڵین بەرنمەیەکە لە نەفیلمە نە بەرنمەیەکی تەواو بەڵام بە سوودوەرگرتن لە هەندێک دیکۆمنت بەرنمەکە پێشکەشەکرێ و لە دوای پێشکەشکردنی بەرنمەکە و توێژێکی کراوە ئەنجام دەدەین. ئەم چالاکیە لەناو ئەو زنجیرەی دوو هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژیدا ئەگەرچی ئێمە لەناو تایتڵی شەکەمانە بەشداری ژنمان کاریگەری بەشداری ژن لە پرۆسی سیاسی و مەدەنیدا بۆ کەمکردنەوەی توندوتیژی واتە بۆ باشتی ژیان بوارەیە ئاخینە ڕوو کە خزمەت بە وارەکات. ئەمڕۆ چالاکیەکەی ئێمە ئەوەیە و بەلاشمانەوە گرنگ بوو کە لەم هۆڵە ئەم چالاکی ئەنجام بدەین بۆ ئەوەی ئەم مواسسەیە تازە هاتوینە تێرە بیناکەمان ئامادە کردووە بۆ ئەو بوارە. هێشتا کۆمەلگا بە تەواوی نازانێ ئەرکەکانی بەرەوەپێدانی کۆمەڵایەتی چین کە زۆر لە بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی دەگرێتەوە. یەکێک لەو بابەتانە توندوتیژی خێزانە و ئەو توندوتیژیانەی لەناو بابەتەکە سیاسی و کۆمەڵایەتیە لە ئاستی گشتی کۆمەلگادا. ئێمە ئیش لە ئێستا لەم چالاشیا ئیش لەسەر قسەکردنمان لەسەر ئاستی گشتی کۆمەلگایە کە چۆن ژن بەشدار بێ بۆ پەرەپێدانی ئاشتی لە کۆی کۆمەلگاتە. هەڵەبجە پایتەختی ئاشتیە ینی ناسێنرا وەکو پایتەختی ئاشتی لە پرۆسەی ئاشتی لە ئامانجەکانی ئاشتیا چۆنە بین؟ لە ڕاستیە بۆ خۆی هەڵەبجە ئەگەرچی لە ساڵانی ڕابردووە زۆربەی شەڕ و توندوتیژەکان سیاسیەکان و سەربازیەکان لەم ناوچەیە بوون بەڵام بە پێکاتەی خودی کۆمەلگاکە کۆمەلگا خۆژەیەکەی هەڵەبجە خەڵکێکی ئاشتی خوازن. یەک دقە با من بۆ هاوڕیانە بڵێم بە یارمەتی ئەگەر کەمێک دەنگتان کەمکەنەوە دە زۆر باشە لەبەر خاتی بینەران. چاوەکەم ئەویژەوەیە کە خەڵکی هەڵەبجە بۆ خۆی ئاشتی خوازە و خەڵکانێکی خزمەتگوزارن بە پێکەوە ژیان و ئێمە بەلامانەوە گرنگە ئەگەرچی لە ڕابردووە ئەماشتەواییە هەیە لە نێوان توێژەکانی کۆمەلگادا بەڵام خۆتان نەزانن لە گۆڕانکاری کۆمەڵایەتیە کاتێک کۆمەلگا بەرەو گۆڕانکاری دەڕوە ئەگەری دەرکەوتەی توندوتیژی هەیە چونکە عناسیری تازەی کۆمەڵایەتی دێتە ناو کۆمەلگاوە بۆ ئێمە بەلامانەوە گرنگە ئەم بابەتانە ئیشی لەسەر بکرێ و هەڵەبجە سەرمەشقێکی باش بێ و ناونیشانەکەی خۆی زیاتر پەیڕەو بکات کە پایتەختی ئاشتیە. وەکو بەڕێوەبەرایەتەکانتان چ بەرنامە یاخود چ پلانێکتان هەیە بۆ پێی کە کار لەسەر کەمکردنەوەی توندوتیژیش دەکەن دەتانوێت چۆن کار بکرێ بۆەوەی کە توندوتیژی دژی ژنان نەک بن بڕ بکرێت کەم بکرێتەوە؟ خۆی
ئەوەی کە بەلای ئەمەوە گرنگە وێنەکانی ئاشتیە تۆ بکرێتەوە. من زۆرجار لەگەڵ تایتڵی تونند و تیژیانیم، یعنی هەر زۆرجار لە ساڵانی ڕابردوو شاوتومە کەم با دەستە خوێناویەکان خینە سەر پۆستەر و دیوارەکان، بەڵکو چونکە مرۆڤ چ وێنەیە لە ذهنیا گەورە بکرێت تۆغ بکرێتەوە ئەوە بێتە ڕەفتاری. ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی گشتی زیاتر ئیش لەسەر ئەو عنسر و مەفاهیمانە ئەکەین کە ئەچنە بواری پێکەوە ژیانەوە، مەسەلەن ڕەهایی کاڵەکاتەوە، چونکە یەکێک لەو مەترسیانی بۆ سەر کۆمەلگا خۆ ئاراستەکردنە بە ڕەهایی. پێویستەکە هەریشێک لە ئێمە لە ئاستی کۆمەلگادا چه ئەوانەی عقایدی دینیان هەیە چه ئەوانەی عقایدی ئایدۆلۆژی و سیاسیان هەیە بەنسبەت باوەڕیەوە ڕەفتار بکەن و بەنسبەت باوەڕیەوە لە ژیانی کۆمەڵایەتیشا هەڵسوکۆت لەگەڵ ئەوانی تردا بنوێنن. هیچ کەس ئێمە هەوڵە دەین وەکو بەڕێوەبەرایەتی هەوڵە دەین هەموو ئەو مرۆڤانی کە بەر ئێمە دەکەون و لە بابەتەکانمانە بەشداری دەکەن بەشێک لەو پەیامەمانەوە بێ کە ڕێژە باوەڕی جارێ لە فەرهەنگمانەوە ڕنگ بداتەوە لە سپاس بۆ هاوکارمان فەرحان حەمەخان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵ ئێمە دامادە بوون. دیارە بەهۆی گرفتێکی تەکنیکیۆ نەمانتوانی پەیوەندیەکان لەگەڵا بەردەوام بکەین. سپاس بۆ سالار فەتاحیش کە بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە بوون بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ فەرحاندا لەگەڵ ئێمە دامادە بوون. تایبەت بە هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیەکانی دژ بەژنان لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. هەڵبەتە بەپێی قسەکان یا بەپێی ئەو داتانی کە ڕێکخراوەکانی ژنان دەیخەنە ڕوو دەڵێن تونند و تیژیەکان لە هەرێمی کوردستاندا هەتا ئێستاش ڕوو لە بەرزبوونەوەی و جۆرەکانیشی گۆڕانکاری بەسەردادێت و چەندین جۆری تر کە تایبەت بە تونند و تیژیەکان لە هەرێمی کوردستاندا زیادی کردو و هەڵبەتە مە لە کاتێکدا کە ئەم داتانە تۆمار کراوە یاخود باسی لێ دەکرێت تەنها ئەو داتانن کە خانمان یا ژنان سکاڵایان تۆمار کردوون لە ڕێگەی سکاڵاکان ئەم داتانە تۆمار کراوە ئاخۆ دەبێت چەندەها ژنی تر هەبێت کە سکاڵای تۆمار نەکردووە. بارمەتی هاوکارانم تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەین و لە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە. کاتێکی خۆش ئاسوودە بن. خواتان لەگەڵ.